دەوڵەمەنی و ئەوانەی لە کۆشکەکانە دەژین و بەردەوام خەریکی ئەو ژیانە خۆشن کە هەمووی حەسوودیان پێدەبات و ئەوانیش حەز دەکەن وەک ئەوان بن، ئەڵێ کەسی عاقڵ هەرگیز حەسوودی بەچی نابا؟ بەو جۆرە لە ژیان نابا. ئەگەر هاتوو لە پشت ئەو مڵک و ماڵ و دەوڵەمەندیەوە بوونێکی چاکە، ویستێکی چاکە نەبێ و لە ڕێگەیەوە چی چاکبوونی ئەو کەسە ئاشکرا بکە. ئاشکرا بکە بۆ کێ؟ بۆ خۆی. ئەو کاتە ئەو خۆشیەی کە لەو چاکبوونە دەیبینێ کە خۆی دەبینێتەوە توانی ئەمە ئاوا بێ، ئەو کاتە چی؟ ئەو خۆشیەیە کە وا دەکا کە ئەم خۆشبەخت بێ، نەک ئەو مڵک و سامان و فلانەی کە هەیەتی. وازحە؟ چونکە لێرە تۆ ئەم کەسەی کە ئەم مڵکە بەدەستدێنێ لە ناوەوە دەزانێت لەسەر حسابی ئەوانتر بەدەستێنەوە. ئەگەر ویستی چاکە لە پشتەوە نەبێ ئەم کەسە بەردەوام مهدەدە. بۆچی؟ چونکە ئەمەی کە بەدەستێناوە دایمە لە لاشعوریە چی هەیە؟ هەست دەکا حەقی ئەوانی ترە. هەموو دەوڵەمەندێک کە پارەی خڕ کردوێتەوە دەزانێ ئەم پارەی خۆی نییە، دەزانێ ئەمە چییە؟ ئەمەی خەڵکی تایە. بۆچی؟ چونکە ئەگەر ئێمە حساب بۆ ئەو وزەیە بکەین کە ئەم کەسە سەرفی دەکا لەو ئیشا، وزەی ئەم کەسە کە سەرف دەبێت لەو ئیشا، بەپێی ئەم وزەیە پارەی بدەینێ، بەپێی وزەکەی، بەپێی هێزی کاری پارەی بدەینێ، ئەوەنەی دەست ناکەوێ. ئەی کەواتە ئەوەی دەستی کەوتووە چییە؟ ئەوە هی ئەوانی ترە و کەوتووەتە لای، نەک دزیە، هی ئەوانی ترە و کەوتووەتە لای. ئەی ویستی چاکە لێرە چی دەکا؟ دەبێ ئەم مڵکە بگەڕێنێتەوە بۆ کێ؟ خاوەنەکانی. کە ئەم کەسە توانی فعلەن ئەم مڵکە جیاکاتەوە لەوەی خۆی و بوونی چاکی خۆی لە ڕێگەی ئەم مڵکەوە ئاشکراکە ئەم کەسە خۆشی لەوە دەبینێ کە ئەمەیە، خۆشی لەوە دەبینێ کە خۆی دەبینێتەوە توانوێتی چاک بێت. و خۆشی بینینەوە لەوەی لە خۆ بینینەوە لەوە کە توانیوتە چاک بیت، نەک چاک دەرکەوی بە چاکت بزانن. ئەمە خۆشیەکی زۆر تایبەتیە. وەک کەسێک ئەگەر بەما لە ناو چاکبوونا نەبێ ئەم خۆشیە دەرک پێ ناگا. و ئەوەی ئینسان خۆشبەخت دەکا چییە؟ خۆشبەختی بەمانە ڕاستەقینەکەی، نەک بەمانە خۆشبەختێکی ڕاگوزەرانە کە تۆ خۆشبەختیەکە خۆت دەخەڵەتێنی چونکە بەردەوام مهدەدیتەوە. ئەوە کامەیە؟ ئەم کردەی چاکبوونەیە، ئەمەیە کە تۆ لە ناو ئەم مڵکە چی دەبی؟ چاکبوونی خۆت دەبینیتەوە. ئەلێرا تۆ لە ئەمانەی. بۆچی لە ئەمانەی؟ چونکە حەقی کەست لەسەر نییە. چونکە یەک دنیا چونکەی تر کە لێرە من